الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. ربنا أفرغ علينا صبرا وتوفنا مسلمين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم بارك لنا في رجب والشعبان وبلغنا رمضان، اللهم آمين. بخوش حالم بخدمة إيوي بريز وخوش شويز بقين لو هوارك وردا لو شو مباركة لو مانگا پیروزدا ولا پێشوازی مانگێکی گەورە و میوانێکی خۆشەویستمان کە مانگی ڕەمەزانە. خۆشەویستانم، زۆر جار کە باسی ڕەمەزان دەکرێ نەفس و شەیتانی ئینسان یان وا لە ئینسان دەکە کە ئەنەما شتێکی زۆر زەحمەت و زۆر گران و زۆر قورسە. وتیانێکێک وەفاتی کردبوو پێش ڕەمەزانێ، برادەرەکان دەیانگوت بەخوا ئیسابە لە خۆی ئیسراحەتی کرد نەگەیشتە ڕەمەزانێ. يعني كأنما أو زحمتي لكل بوا. إما أجر بين وصفي بيشوازي وكيف نستقبل شهر رمضان بكين إن شاء الله بنوع شواما الذي إن شاء الله وشي وكو سلفي صالح نق بترسين لرمضان بركو ويلي ديك حزب كيم جينا رمضان كسلفي صالح شش مانك بيشوي رمضان بدعاء ذكر خايب ما جينا مانج رمضان. تكلو أهون دلزت وخير وخوشان لديدي بلام طبعا وكساني كبهاتني رمضان قرصا إيمانيا ضعيفة لو هي زورج يعني وصف رمضان وبيناس رمضان اللي نكره بناء الناسبي إما لخدمة أبي بريز خوشوي لدخالا كرتي ذكينو كبو دخالي بيش غازي لمانج رمضان ذكي خالية كما نيته نيت زور أساس خوشوي سانم إنسان مسلمان لإستا ونيته بيوم ما غيب بروجي بي كعزم جزمة إيمان رمضان بروجي له أو يك إخوان خواسته وفات الشد كرد إنسان أدرو باداش كي بقاتت كان يتي إنسان إيمان دار زور مهمة كإنسان يتي لشتشي هنا بالتأكيد بن إنسان وشتي بيدكري لبرو إنسان كما دم يتي اللي هنا خوالو سهلك أنا عند ظن عبدي بي كان يتي دوايا بروجي بي خوالو سهلك بالتأكيد أو مرانق رمضان له سهل وآسان نبي خالد ومن بدعاء كردن وببارانه ولا استوى زور دعاء بكين خوايب ما جينا رمضان نو كابر دعاء بكين بين رمضان ودركين دعاء بكين بجينا رمضان تكلو او عند ادرو باداشي دنيا وقيامتي تدا عند استفاده تدا اگر بمان زاني بات سندن كبعقل مقصيره كي خومن علمك ما كي خومن اشتغل رمضان بزاني بلان بخوا حكمته كان اخوا بخوا دزاني يعني سالوه من رمضان كلو ما كان ادرو باداش كي خواتنها اخوا بخوا دزاني إلا الصوم لي فإنه أجزبي روجي لبو من أمن جزاء الدم يعني خير يك بداية بحفصتها بزيادة بلا مسألة روجي بس خواب خوي دزاني زور بهمتك بتنها لو خواب روجي دبي هيس نيت اسكتنيا هيس إخلاصتك وإخلاصتك روجي نيا لبرو هيس أو تناكبي لبرو تاني في الهم خلق بكي هواية لبيش خلق بيدا بنش بروجي ما هندك فير بندانغو كاد خد اسمه ناوزي لبني زي عند خوارد ولو كاس نامين يدي خو خوارد بني أتوك أوندا تاني تبرس أو لكن تلا ترسي خوينا خوي ومعني أو بر إخلاصي تدا لو دعاء كان لإستا وخواب ما جيت رمضان لبرتك كإنسان كجيشت يكم شيء رمضان خواي جورا دكاتة كفارات جناح سارة شراب بردوتو أو زور مهمة كإنسان جات رمضان برق هندا خاله كان بالسريع بسداد اسم خالي السيم استعدادي مادي مع نبي لو رمضان استعدادي مادي نقبل واعتبارك وخلق استاد بيني لسبا ودوز بدو رجع دبيني دسي بيكابي بري خواردن واشياء ذاك هو رمضان لو هندي تو خواردني كم بكيوا يعني نجمه بس من الاستعداد مادي او انسان ايشو كان دنيا محاوله بك خلاص بك يعني لو من سفرك هي سردانك او شتانه خلاص كلو خالي لرمضان فراغ باش تبي لخدمه قران وذكر وعبادات وشو نيش دابي نيل رمضان دبين حفتك بيتكابر خرج ايشو كاري دنيا بي خلاص نابي يعني او استعداد ما بس نك استعداد مادي بارخ الكيو سلف السعاده جيرنوا قومك زاري شان كريكا روجي بيش رمضان دا ديت السيدك او هم خوارني خكت قلت له رمضان دادي قلت رمضان ما جيت له خوارني ودركي يمن ديانكو بس رمضان بروجم قلت له قلت داوي كرد بمجرنو كن سيدك اولي والله لكن قوم مشاهد مسار دوازي ما جوان بروجي دبن سبحان الله جيران وشينك اخوه زاريك وذكرى ودفروش لا خالي السيم صار عفوا التعرف لهذا الشهر المبارك انسان زور او ما غيب ناسي
تو کە میوانە کردێگە بزانی قەدر و قیمەت و گەورەی میوانەکەی چەندە لە قەدەرەوەی خۆی و ئامادەکەی والله ئێمە تا ئێستا بە تەواوەتی گەورەی و ڕەمەزانەمان نەزانێت کە چ مانگەی ڕەحمەت و بەرەکەت و خێر و هەندێکمان لۆ کەشف بووە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەوەی باس کردیان لۆ ئێمە کەمتر تێگەیشت بین لۆ منە مانجی ڕەمەزان کە پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم ئەتاکم شەهر ڕەمەزان شەهر مبارەک مانجی ڕەمەزان لۆ کلەنگۆ هات ئەتاکم ئەتەلوکن هەمووتان یەکە مانگەی مبارەکە مانگەی گەورەیە مان کە خوای گەورە ڕۆژنایەتیدا واجب کردیە خوای گەورە کە ڕەمەزاندا دێ دەرگایەکانی ئاسمان و بەهەشت دەکات و دەرگایەکانی جەهەنەم قەپات دەکات و شەیاتینەکانی جن دەبەستیتەوە مەڕەدەتول جن دەیان بەستیتەوە خوای گەورەی چکە مسلمانان تووشی گوناح و هەڵە نەکەن و خوای گەورە دەرگایەکانی جەهەنەم قەپات دەکات و خوای رب العالمین ئەو هەموو ڕەحەمات و بەرەکاتی بەسەر ئومەتی پێغەمبەریدا دەبارێنی صلی الله عليه وسلم لەو مانگەیدا الأجور ضوعفت يعني ئەجرەکان زیادە بن وليلة القدر تدال مانجي لخوش بنا مانجي رحمته مانجي آزاد بنا لأجل جهنم وبيغمبر عليه الصلاة والسلام لسي حديثان باسي لخوش بني خواما لودا كدفر من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنب هركسك مانجي رمضان بروجي بإيمانا ويقيني وابك أخوازي ذات خال لهم قلنا حكاني خوش بي لحديث دوم دفر من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبي كحديث كان سجان صحيحا أو الشوي قدر يعني شوكان رمضان قيامك وتترايعك ترايع الشونيجا بلا مكو سنة رمضان وكديت بيج بزمعات ذكري أجنا ترايع شونيجا سيم حديث بيغمبر صلى الله عليه وسلم آسان كده من قام ليلة القدر تنها الشوي قدر أجتو إقامتها باستعدادها بلو خواي جورا خواي جورا هم قلنا حكاني رابردود خوش شبي خالش كمان خالي بينزم خوش شبي استانم التفقه بالصيام إنسان دبي فقه روجي مانجي رمضاني هبي أو روجانة سنة أو روجانة عبادتك أخواي قول السيام ميدانا براسي أزرو باداشي زورا يعني يكلا ركن كان إسلامتي أو خالد ومانجي رمضان مانك أخوان السريم يواجب كده يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون دعاء أخوان في أياما سان روجك يعني لو بسوتشي دعاء أخوان قول فرمي يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر يعني تمشاهدك يا إخوان زۆری ئاسان کردێت چەند ڕۆژێکە وەخوای گەورە دەفەرمێ ئەگەر نەخۆش بنیان لە سەفەر بندتان پاشان بگرنەوە لە ناو ئاەتەکان خوا دەفەرمێ خوای رب العالمین ئاسانی لەنگۆ دەوێت نەگران یان وە تێنەگەر ڕەمەزان گرانە تۆ ئەگە بزانی خێری ڕۆژی چەندە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک ڕۆژێک بە ڕۆژی بێ لە خوای گەورە يعني كنيتي خوایە مەبەستی خوایە خوای گەورە باعد الله بذلك وجهه عن النار 70 خريفا حفتا ساری خوای گەورە لە ئاگری جەهەنەمە دوور دێخی تەماشای ڕۆژیکەن صوموا تصحوا بەڕۆژی من صحتتان خۆشە بی پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم الصوم جنة ڕۆژی دەتان پارێزی هەم لە گوناه هەم لە بەرە هەم لە فتنە کورە هەم لە نەخۆشیەکانی جەستەیی هەم لە قەرەوی هەم لە فرانی و هەم لە ئاگری جەهەنەمیش پەردەیە لە بینی تو ئاگری جەهەنەم خاڵش کە خۆشەویستانم ڕۆژی بەڕاستی ئەجری گەلێک زۆر تو تەماشای قورئان بکە خوای گەورە لە زۆر گوناحەکان کە ئینسان دەیکات لۆ کەفارەتی ئەو تاوانە چی دانایە ڕۆژووی دانایە دیار ڕۆژی عیبادەتێکی زۆر گەورەیە تەماشا کابرا سوێن دەخوا بەڵام لێرەدا ئەوەش نقطەشی زۆر مهمە خوای گەورە حەقی عەبدەکانی لە پێش حەقی خۆی دانایە هەر کەسێک سوێن دەشی خوا سوێن دەکەی لێکە دەبێ دەفەقیران نامدە یان جلوبەرجیان لۆ بکرێت جا ئەگەر ئەوەی پێ نەکرا عەبدی ئازاد بکە دەفەقیران نامدە جلوبەر ئەگە ئەو سێیانەی پێ نەکرا یان نەبوو ئەو دە سێ ڕۆژان بە ڕۆژی بی مەبەست لێرەدا دوو نقطەی زۆر مهمە خاڵی یەکەم خوا حقي عبدكان اللي بيش حق خوي دانايا نافهم لو من بروج بده فرمي عبدي آزاد كي أنا فقير ناندا يعني دلو برجان لو بكرة جوانت بينكرا أو زورا بتسبك بروجي بقى لو نافهم من ويجامك لو نافهم حاجبك ديار روجي عبادة شي زور زور تايبتا لو أبو أمامة هات خدمة بيغمبري عليه الصلاة والسلام فمن يا رسول الدعاء لو بكلو غزايا الشهيد من بيغمبري خوا دعاء اللهم سلم وغنيم خوا سلامتنا كي غنيمتي بي بخشي لو غزايا مسلمان بس كانوا غنيمة جزوية هنا غزوة دوم كتون لو شريهات خدمة بيغمبري صلى الله عليه وسلم فرمي رسول دعاء له كالشهيد بيغمبري خو همان دعاء له كردن له هم الصحابة كان خويا السلام سي غزايا هاد دعاء دعاء كده بيغمبري صلى الله عليه وسلم بيغمبري خو دعاء نكر الشهيد دعاء سلامة بن بلا فرمي فعليك بالصوم فإنه لا مثل له بروجي بتشكو شو روجينيا ليردا ما بس يعني إنسان مسلمان دي بزان الروجي عبادة شي زور قورية كسك في هاردك بخيزاني دلت وكو داكمي للشرع عنده أو إنسان حرام استكن خيزاني حتى عبد شي آزانك كعبد نبو دفرمي فصيام الشهر متتابعين بدون ما انقل دوك بروجيبي تمشاك الروجي كفارتي ظهارة كس قتل لك بكل أنواع كان قتل بنا حق خطأ بتعمد بي
كاتێک کە سولحش کرا پاش هەموو شتێک دەبی عەبدی ئازاد کە عەبد نەبێت بە دوو مانگە لە سەرێک بە ڕۆژی بی کەسێک لە ڕەمەزانێ لەگەڵ خێزانی جەمع بی لە کاتی ڕۆژدا کەتنە چی دەکا ونیە یعنی ئەجرێک کەفارەت دەبی عەبدی ئازاد کە نەدەبی دوو مانگان بە ڕۆژی بی کەوا بە ڕۆژی بوویتە کەفارەتی چ کەفارەتی گوناح و غەڵەتەکانی ئێمە کەوا بە ڕۆژی دیارە عیبادەتێکی زۆر زۆر گەورەیە فیعلەنیش گەورەیە کاتێک پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لەگەر حەفسەی خێزانی تووڕە بوو تەلاقێکیدا لۆی تەنبێ بکە کاتی خوای گەورە جەبریل هێنان عەلەیهی سەلام فەرمی بڕۆ سەلامی لێ بکە ئەمر پێغەمبەری خوای بکە سەلام راجحە مراجعەی بکە لۆ لأنها صوامة قوامة کە زۆر بە ڕۆژەبی زۆر قیام اللەیلی دەکە کە ڕەمەزان هەم ڕۆژەکەی تێدایە هەم قیامەکەشی تێدایە کەوا بە ڕۆژی عیبادەتێکی زۆر گەورەیە برایانی بەڕێزم عیبادەتێک کە تو تەسەوڕ بکە خۆ نوێژ گەورەترە خۆی لە خۆی لە ذاتی خۆیدا بەڵام نوێژ دەدەقە نوێژ دەکەی کۆتایی پێت ئێستا تا سبەینە ئیلا ئەوەی خوا بیداتێ شەونێ گەنا نوێژ نما بەڵام مەسەلەی ڕۆژی وانیە تو لە مەلا بانگدانێەوە هەتاکو مەغریبێت و بە ڕۆژی یعنی ئەتوو لە ناو عیبادەتی خوای 16 سعات 15 سعات ئەتوو بە معەدەلی هەمووی دەناو عیبادەتی خوای گەورە دێت کە بە ڕۆژی لۆی لە شەرعدا کەسێکە بە ڕۆژی بوو ئەگەر خەوی لێ بکەی بشن و دابنیشتنەکە لۆی بە عیبادەت حیساب کە تو بە ڕۆژی کە مادەم بە ڕۆژی لە بەیانی تا مەروت لەناو عیبادەتی خوای گەورە دای کەوا بۆ عیبادەتێکی زۆر زۆر گەورەیە ڕۆژی ئیدی طبعا قسە زۆر لەسەر ڕۆژی بەڵام با بە سەریعی بڕۆ خاڵش کە خۆشەویستانم ئەگەر تەمەشا بکە ئینسانی مسلمان پێویستە لە ڕەمەزاندا پێشی ڕەمەزان بەرنامەشکێ هەبی دیارکردن و هەم شوێنی عیبادەتی خۆت مەسەلەن لۆ مزگەوتەکی دیار بکە مامۆستایەکی دیار بکە لۆ نوێژەکانت لۆ وەعز و وتارەکان لۆ تەراویحەکان لەبەرچ تو لەو مزگەوتانە خۆ خێری مزگەوتەکان هەموو وەچیەکە ئیلا ئەو سێ مزگەوتە نەبی کە پێغەمبەرە فەرمی صلی الله علیه وسلم کە مەسجد الحرام و مەسجد نەبەوی قودسە ئەوانە ئەویت کە مزگەوت هەموو وەچیەکەن بەڵام تو پێویستە لە چ مزگەوتەکی مرتاحی لە چ مزگەوتێکی یعنی درد ئاوێ دەخاتەوە لەکن چ مامۆستایەکی بڕۆ لەوێ ئیمامەتێک بڵێن پێش نوێژەکەی دەکا بڕۆ لەوێ تەراویحەکان بکە لەبەرچ کابە دێتە دەرێ هێشتا هەر لە حەوشەیە زەمی مامۆستا دەکە قورئانی تەواو تەجویدی تەواو زۆری خوێن کەمی خوێن درێژی کردووە ئێ باشە لە خۆت تووشی غەیبەتەکەی بڕۆ مزگەوتێک و مامۆستایەکی کەوا لێ مرتاحبی بەڕاستی ئەوەش ئیهتیمامدانە بە عیبادەتەکەت بە ڕەمەزانەکەت کە تو ئیش خۆ یەکلایکردنەوە لە خوای گەورەی لە مانجی ڕەمەزاندا خانش کە دەبی ئینسانی مسلمان لە ئێستاوە بەرنامە شەبی لە ئەو مانگەی کەوا تو ئەو مانگەی مەسەلەن بە تەمای چ بکەی قورئان بە ڕۆژی بوونەوە سەرەکیە قورئان دەخوێنی تەراویح دەکەی یعنی بەرنامەکانت لە خێر و خێرات لە ختمی قورئان لە حیفزی قورئان لە مراجعەی قورئان یعنی بەرنامە کتەبی لە سکەلو ئەو دینەیمە بخۆی دینەشی بەرنامەیە ئینسان بە عەشوایی ناکرێت تو ئەوڕۆ تەراویحەکان دەکەی سبەی ناکەی ئەوڕۆ دەست قورئان دەخوێنی سبەی ناخوێنی وا ناکرێت دەبی تو بەرنامە کتەبی لۆ عیبادەتەکانت لە مانجی ڕەمەزان خاڵش کە خۆشەویستانم ئینسان دەبی زۆر مهمە خاڵی هەفتەمان گوێ ڕاگرتن لەو محازەراتانەی کە باسی ڕەمەزان و ڕۆژی و مانجی ڕەمەزان دەکات لەبەرەوەی ئینسان کاتێک کە گوێ لە مامۆستایان ڕادیان لە هەر مامۆستایان لە برایە کە باسی ڕۆژی دەکات حتمەن شەچی پێیە کە لۆ هەیە تو فکر لەوەی نەکردبێتەوە کاتێک کە باسی گەورەی ڕەمەزان دەکرێت باسی ئادابی ڕەمەزان دەکرێت باسی واجباتی ڕەمەزان دەکرێت ڕۆژی بەچ دەچێت بە چ خێری زیادەی بە چ خێری نقصانە بی یعنی ئینسان چ بکە بە ڕۆژی ئاخر کاکە دەبێت توو شتانە بزانی ئیسفادە لێ دەکەی کە مامۆستایان برایانی حتا سرودەکان وەڵڵی کە هەندە سرودێ باسی ڕەمەزان دەکا ئینسان حەز دەکا ئەو شۆ ڕەمەزان بی یعنی هەندە بەخۆشی باسی ئەو ڕەمەزانە ئەو مانگەی دەکات لێ گوێڕاگرتن لە محازەراتی دینی دەربارەی ڕەمەزان و مانجی ڕەمەزان وەڕۆ گوێڕاگرتن لەو سرودانە کە باسی ڕۆژی و ڕەمەزان دەکەن ئینسان زۆر زۆر ئیسفادەی لێ دەکات خاڵی هەشتەممان ئینسان دەبی وەرە بەرز بی لە ڕەمەزان بەڕاستی ئەوە زۆر زۆر مهمە ئێستا قەنەعەتم پێ بکەن دەوەڵڵی هەوڕۆ خەڵک تەلەفۆن مامۆستا چوومە دکتۆری گوتێت تو کلێت تاوانێ بە ڕۆژیمە بەعد لە ئێستاوە کامە نارە ناریت کاکە وەرە بەرز بە خەڵک هەیە گوتی وەڵڵا مامۆستا ڕەمەزانی ڕۆژین پێ دەچێت بەس ڕۆژەکان تێ وەخت بن بە ڕۆژیم و کلیەم دێ ئەی باش لەو ڕەمەزانێ نایەش ئینسان دەبی زۆر وەرە بەرز بی تەمەشاکە ئینسان دەبی زۆر وەرە بەرز بی ئینسان تەسەوڕ بکە چەند سەعاتێکە ئێستا ئەوڕۆ لە شوێنەشی بووم کابرا باسی ڕەمەزان هەندە قسەم گوتیان وەڵڵا هەر حەیامەت برد گوتم کورە گوتمە تو کاکە چەند سەعاتەشی بە یەک زەمانانی ناخوێت تو هاوەرە لە چیا وەڵڵا پێم ناگیرێ و نزانم وە مریشتێک دوور لە ڕوو ئێوە مریشتی گوتم کورکێبی لەسە هێلکەی لەسە هێلانەکەی قەنەعەت کە سێ شەو سێ ڕۆژان دان و ئاوی ناخوەدەی ئەتوانێ غیرەتی مریشکەکە نییە ڕۆلەوە چ نێژدە مامۆستا گوتم وایە کاکە دان و ئاوی لە پێش دابنێ ناخوا یعنی تەسەوڕ بکە یعنی نەک هەر سێ شەو سێ ڕۆژ چوار ڕۆژ هەفتەک جاروێ هیچ ناخوا دان و ئاوی ناخۆ لە جێ خۆ لە سێرکانشە خۆ چ ئاگاشی لە عیبادەتی خوایە
یان تو جەمەک چەند سەعاتێک هاتوو یعنی بەڕاستی ئینسان هەر دەبیت زۆر وەرە بەرز قابلە چی یانێت چەند سەعاتێکە جا تەماشا بکەن ئەگەر لە ئەوەی کە لێ بزانێتی لە گۆگل و شتوە لێ بدا یعنی بە ڕۆژیبوونی حیواناتی لێ دەدەیت بە قورئان ئینسان شتەمێ لە خۆ دەکاتەوە یعنی لۆ نمونە تەماشا بکە دەرێ شێر هەموو هەفتەی ڕۆژی بە ڕۆژ هیچ ناخوا باس کاتێک کە پیر دەبی 150 ڕۆژی بە ڕۆژی دەبیتن خۆی برسی دەکە حتا هەموو تووشی دەوەرێنی سەر لە نوێ دەبیتەوە باس 150 ڕۆژی یعنی کاتێک کە بێتاقەت و پیر دەبی بەتریق 4 مانگە لە سەیلانەکەیدا دەڕادەوەسی بەو سەرمایە هیچ ناخوا یعنی تەسەوەڕ بکە حیوانات چ نەوعە ڕۆژە چییە تیمساح 5 مانگان بە ڕۆژە بی 5 مانگە خۆی دەبن ئادەن هیچ ناخوا تیمساح یعنی تەسەوەڕ بکە ئەگە بێ فکر لێ بکەنی و کرێ کاکە والله گە سارێ 6 مانگ دەبا 6 مانگ بە لەبەرێوە ئینسانێکی ئەو هەموو عەقل و شعور و قووەتە یعنی جا خۆ بە ڕۆژیانش ڕۆژێمە نییە ئەتوێ ڕۆژەکانیمە لە سبەینێ تا مەغریبێ چەند سەعاتەکە ئەوش مەغریبێ لۆهەیە تۆرەکەی بکەوە زیاتر ئاوەکە و خواردنەکەی بخۆ یعنی یەک جەمی نیوران یعنی هەموو هاوەریت و لۆ جەمی نیورانێک هەر عیبە ئینسان دەبی زۆر زۆرە بەرز بی لۆیە بەڕاستی هەر کەسێک وەرە و سیقەی بەخۆ بی متمانەیە بیتن دەوەڵڵاهی ڕەمەزان زۆر ئاسانە پاشتە ئەمە زۆر دەدەنێمە خەڵکی ڕەمەزان مانگێک نییە یەک ڕۆژە کو مامەستەیەک ڕۆژە ئەتو هەر ڕۆژێکە گەیشتێەوە ڕۆژکە خۆ خلاص خۆ لە سەر یەک نییە کە تو مادەم نێبەکەتدایە بۆ مەغریب شکاندە تەواو پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم صوم الوصال هەبە کە لۆ ئێمە حرامە 3 ڕۆژ لەسەر یەک بەبێ ڕۆژ شکاندن یان 5 ڕۆژ لەسەر بەبێ ڕۆژی بشتێنی کە ئەو ڕۆژە تایبەتە بە پێغەمبەری صلی الله عليه وسلم لۆ ئێمە حرامە باش ئەگەر شەرع دای بنا بە 3 شەو و 3 ڕۆژان بەبێ هیچ بخۆی هیچ بشتێنی سد دەکردی یعنی بەڕاستی ئەوە ئینسان دەبی دەی فکر لەوەی بکاتەوە خۆشەویستانم فکر لەوەی بکەینەوە یعنی چەند سەعاتێکە چەند وەختێکە جەمە نیورانێک کە ئەوی لۆهەیە بە سبەین و بە هێوارێ یعنی پڕێکەوە زۆر لە بەرایان خەڵکی ڕەمەزانە قەلەوتر دەبیتن بەخوای چەند کیلۆی زیاد دەکە یعنی لە زیاتی کەم بکە بەنام زیاد دەکە لۆ لە بەرەوەی لە سبەینی و لە هێوارێ بە هەردوو خوانەکان زیاتر لە وەختەکەی دەخوا پێ قەرەودەی مەبەستم چێ دێرەدا یعنی بزانن ڕۆژیش تەشی وهانی ئەمە هەڵە سەر خۆمان گران بکەین وەڵڵی پێمان ناگیرێ و زەحمەتە و یعنی وهانیە خۆشەویستانم ئەو فەضل و گەورەیە کە لە ڕۆژیدا هەیە ئینسان ئەگەر بزانیت چییە ئەو ئەزیەتێ لەلا کەم دەبێتەوە لۆیە دائیمەن کە بە ڕۆژی دەبن فکرمان لە ئەجر و پاداشەکەی بێستا لۆ نمونە بەمە بەو جەمعاتێ یان بە شاری هەولێرێ برێ وەرە کاکە ناوتان بنووسن ئەوەی تەعین دەکەن یەکە وعاتان دەدەین یەکە دەفتەر دەوڵاتان دەدەین یەکە خوانتان دەدەینێ ئیدە ڕێزکە 5-6تان بەڵام بە یەک مەرجەکە چییە پێش شتەکان برێ لێرە بە پێیان دەی بچنە حاجی و مەران کورە بە چێ دەکرێت کاکە بەخۆی کەس تاقەتی نییە وەنیە کاکە بەڵام لە دوو حالەتان لێرە بە پێیان بچی حاجی و مەران زۆر بەسیتە حالەتی یەکەم ترسە کاتی خۆی کە لە هەراتنێنەوە تو یەکوانەوە بە بیری بیتن خەڵک بە پێیانە و ڕێگرت بوو ئەمە لە باوەخە ناموین خەڵک دەهاتدانگو زۆر مافگەری ئیرانی داگ ئاودی بە ئیرانە ئەوە لۆ خەڵکی وڕێی دانەبەزی ئەتۆگە ترست لە دوو بوو لە ترس هەموو زۆر بەسیتە یعنی لێرە بە پێیان بچە حەجەکە ئیرانی ئەوە یەک خانی دومەگە تەماحی هەبوو ئەو ڕۆژنە زۆر بەسیتە یعنی برێ خەڵکی کاکە ئەو خەڵکێکەوە لەو شارێ ئەوەی تەعین نییە ئەوەی خانی نییە عاردی نییە پارەی نییە هەر کەسێک بە پێیان بەڕێکەوەی لۆ حاجی و مەران بە پێیان بگاتە ئەوێ کە زۆر زەحمەتە یعنی لەوەی بە محالی تێبگەن لە 1000 نەبی کاتێککە گەیشتێ هەموو ژیانەکە تەئەمینە بە دڵنیاییەوە تەعین دەکرێت عارد دەدرێتێ خان دەدرێتێ معاش دەدرێتێ پار دەدرێتێ بە خودای لەو شەوەی دەست پێ دەکەین هەر ئێستا تەلەفۆن دەکەێ من نایەمەوە تەمەشاکە ئەدی زەحمەت نە زەحمەت نییە لۆ چکە ئەجرەکەی زۆرە دەوەڵڵاهی برایانی بەڕێزم ئەگەر ئێمە فکر لە ئەجر و پاداشی ڕۆژی بکەینەوە نەک وەکو ئەوەی کە باسم کرد بە ملیار لەوەی زیاترە بە ملیار لەوەی زیاتر لەبەر چ چونکە تەمەشا بکە ڕۆژی لێ خۆشبوونی خوای لەگەرە ڕەحمی خوای لەگەرە بەزەی خوای لەگەرە الصيام والقرآن يشفعان للعبد يوم القيامة شفاعة اللودكة بهاشتي خوایتێ دایە ڕەزامەندی خوایتێ دایە چوونە بەهاشت ئەو هەموو فەزل و کەرەمە پێغەمبەری خۆشەویستمان دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەگەر بێت و ڕۆژێکێ لە ڕەمەزان بشتێن بە بێ عوزر لەم یەقضی صوم الدهر كله وەکو ئەجر ئەگەر بێ و یەک ساری بە کاملی بە ڕۆژ وەکو خێری ئەو ڕۆژت ناکرێت کە لە ڕەمەزانی بە ڕۆژ دەبووی لۆ خوای گەورە لە سەفەرێکی من جارێک هەندێک گەزمانەکەدا بوون گوتیان تێنیمانە بەستیان دەشت گوتم مەشتێن وتیان والله ماوە زۆر بێتاقن گوت مەزانی لۆ مەشتێن گوتیان لۆ تم بەو خودایەکەمە ئێستا بە ڕۆژینە ئەزیەتی دەخۆن تێنیتانەوە نیە
بەڵام کە بشتێنی هێواری ئەو خەمەی لەسەر ڕۆژشکانەکەی دەشتێنی دەخۆی زۆر لەو خەمەی لەو ئەزیەتەی زیاتر کە بە ڕۆژی ئەزیەتێ دەخۆی زەفیعلەن وایە تو کە کاتێک تێنی و برسی بەڵام کە ڕۆژەکە شکان هێوارێت تەمەشا دەکەی مندارێکیش کە دەستی ڕۆژی دەشتێنێ ژن فەقیر ژن مندار احتیا دەچی شەرمێ لە خۆ دەکەوی دەرێت و هە مسلمانی حەز بە خۆ دەکەی یعنی ئەو خەمەی لەسەر ڕۆژشکانەکەی دەخۆی زۆر زیاترە لەو ئازێتێکە لەسەر ڕۆژی گرتنەکەی ئەتو دەچێشی لۆیە کاکە دەبێ ئینسان وەرە بەرز بیسی قەومەتمانەی بەخۆ هەبێتن تەوەکولمان لەسەر خوای گەورە هەبێتن لۆیە کاتێک کە ئینسان ئەدر و پاداشی ئەو مانگەی بزانی بە خودای برایانی بەڕێزم یعنی ئینسان هەر دەبی خاستن گەنج بی یعنی وە چەند سەعاتێک و چەند شتێکی بەسی زۆر هەلامان بەسیت و تەبیعی بی پاشە تەمەشای ڕۆژەکانی پێغەمبەری کە صلی الله علیه وسلم سەلەفی صالح و سەحابە کاکە بەخوای کە بە ڕۆژیش بووینە خۆ ئەوە نەبوو هێوارە هەموو خواردن و خواردنەوە هەبی یعنی ڕۆژش کاندن و خواردنیان جەمە خواردنەکەیان چی بە قەسب بووە ئاوەک بە قەسب بووە بنیانە شەڕەق بووە ما تەمەشا بکە ئەمەوە هەر مقەدیمەیە ڕۆژی پێوە بەس حیساب نییە ئەوە لە مزگەفتێ ڕۆژی پێدەشتێنی بە قەسب و ئاو پاق لەوە حیساب نییە هێشتا ئیشی گەورەتر مایە کە خۆ پێ بکوژی یعنی کەوا بوو دەبی ئێمە ئەمە زۆر دەنەمەگە ئەو خواردنە ئێمە هەیتمان دەخۆین ئەگەر ئەسحابەی پێغەمبەریان بەس ساڵی 12 ماژی بە ڕۆژە بوون ئەو هەموو خواردن و هەموو لەزات و هەموو نیعمەتەی خوای گەورە خانەش کە خۆشەویستانم پێشەوەی کە ڕۆژی ڕەمەزاندا بێ ئێمە پێویستە تەوبەشی نەسوح بکەین بگەڕن و لای خوای گەورە یا ئەیها الذین آمنوا توبوا إلى الله توبة نصوحا تەوبەشی نەسوح واتە تەوبەیەک کەوا واز لە گوناحەکان بینین پشێمان بین نەگەڕنەوە سەریان ئەگە حەقی خەڵکمان لەسەر حەقان بدەین و چکە لۆ مانجی ڕەمەزان مانجی تەصفیە حیسابی مێ لۆ قیامەت لۆی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم کە بەسە مینبەر کەوت ڕۆژی جمعە بوو 3000 ڕاوەستە فەرمی ئامین کاتێک کە هاتە خوارێ ئەسحاب لێیان پرسی یا رسول الله ئامینە چ بوو قەشتی ئەمە نەدیتەرێت و فەرمووی جبریل عەلەیهی سەلام لەگەم بوو کاتێک کە بەسە دەکەتم لە قادرمە یەکەم بەسە دەکەم فەرمی هەر کەسە بگاتە مانجی ڕەمەزان فەلەم یوغفەر له وا نەکە خوا لێی خۆش بی دەک ئەوە دوو بێ لە ڕەحمەتی خوای گەورە بەرەو جەهەنەمی بە گوتم ئامین چونکە لۆ ڕەمەزان یعنی ئەوە نییە و برێ والله خوا نابی لێ خوا لێت خۆش نەبی یعنی ئەگە کەسێک وا نەکە خوا لێی خۆش بی یعنی ئەو پەڕی دیارە یعنی جەهالەتێتی چونکە خوای گەورە بە هەموو نەوعێک دەیهەوێت لەو ڕەمەزان لێت خۆش بیت ئەوەی قیام لەیلی بکە لەیلەتول قەدری بەتەنێ ها چەند سەعاتێک کە زیندی بکاتەوە بە ڕۆژی بی مانجی لێ خۆش بوونا یا باغی الخەیر ئەقبل و یا باغی الشەڕ ئەقسید کە هەموو شەوێک یەک لەلایەن خوای گەورە و مەلایکەتێک بانگمان دەکەن لۆیە خاڵی دووەمیش فەرموویە و کەسێک کە داک و بابی هەبوون یانێکێک بە پیری بیانگەتی وە نەکە خوا لێی خۆش بی دەک ئەوە دوو بی لە ڕەحمەتی خوای خاڵی سێمیش فەرمووی هەر کەسێک گوێ لێ نایەت و بی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەلاوەت لێ نەدا ئەوە خوای گەورە دووری کە لە ڕەحمەتی خۆی کەوا بوو مانجی ڕەمەزان مانجی تەوبەیە مانجی لێ خۆشبوونی خوای گەورەیە کە بە تەئەکید خوای رب العالم بە تۆبەکانی ئێمەش زۆر کەیف خۆشە تەوبەی ئینسانی مسلمان زۆر عەظیمە كاتك بيغمبر صلى الله عليه وسلم حديث دفن الله أفرح أشد فرحا بتوبة عبدي دفرمي خواي جورا بلام التأكيد زور لو كسي كيف خوشترك عبدك توبي دك دقرته لا إخواي جورا كاتك جناح شي دك ودقرته توبي دك لا شيء كيف خوشترك كل حديث قال الإمام مسلم للرياض الصالح الإمام النووي هناتي دفرمي كسك أجر هاتو وراغش بي بدون لرؤية ولا أقاري للصحراء بي خواردن وخواردن وهم لسبشتي أو أصبيبي كاتك لي درواب يعني أميد نابي تشك بي بروا خواردن خواردن وكان مايا ما يوزد سبن دار السيبر دار شدادا نشين انتظاري مردن دكا ذات مشاكل لو كاتي كذبيني أسبكو برين بيروي كديتن بهموش تكوا زروي دقري أو اللي بيروي بو مركبي بو أو زا خواردن وكان نان خواردن كبو أو ندك يفخوشا نعوذ بالله دفرمي اللهم أنت عبدي وأنا ربك أخطأ من شدة الفرح لكيف خوشان غلط دك در خوايا أتو عبدي من يمن خوايا ثم نعوذ بالله لكيف خوشان غلط دك پیغمبر فرمي عليه الصلاة والسلام خواي قورا لو عبدي كيف خوش ترى كوتن كيف خوش بيشتان خوا كيف خوش ترى بس بوي كمنوتو جناح ما كده توبي بكين كما جناح بالتأكيد جناح ما كده با شيطان زارك في ليك الدنيا ما توشي جناح كده بعد زاري دوم ريته وما نجي لو بيست هم عم بقرنوا لا إخوائي جورا كل بني آدم خطاء وخير خطائين التوابون لو التائب من الذنب كمن لا ذنب له أو كسكة توبة ذاك لا جناح وكوي كيس جناح وتاوان نبيتن لو بيست إما لما جاء رمضان توبة كين بقرنوا لا إخوائي جورا تكلو درجاي توبة والإخوجبون والرحمة وبهشت إخوائي جورا هم يكراي توا درجاي جهنم كقبات ذكر يعني كاس نايب است جهنم شياطين الجن كان دبستون يعني كاس نايب جوانب كبروا جهنم بربا أو معني أويا
یعنی نابی خەڵک بەگوێ شەیتانی کە لۆ جەهەنەم بڕوە دەبی هەمووی بەگوێی خوای گەورە و سنەتی پێغەمبەر بکە صلی الله علیه وسلم بەرەو بەهەشت و دەرگایەکانی باش کە دەکەن و معنی لۆ بەهەشت تێ بڕۆن ئەوە گومان لەوەی دانیە برانی بەڕێزم ڕەمەزان هەمووتان دەزانن مانجی ڕەحمەت و لێخۆشبوون و بەرەکەت و ڕستق زیاد بوون و درخۆشی ئینسانی ئیماندارە لۆیش کاتێک کە ئینسان ڕەمەزان تەواو دەبی ڕۆژی جێژنی بەسەدادێک کە جێژنی مسلمانان لەوەیە کە ئینسان عیبادەتی خوای گەورە بکە ڕوو لە خوای گەورە بکە لۆیە پێویستە مزگەوتەکان ئاوادان کەینەوە بە تەراویح و بە شەو نوێژ و بە عیبادەت و بە هەموو ئەو شتانێک کە پێمان دەکرێت لە خوای گەورە بکەین ئەمن ئاخر قسە لۆتان دەژێڕمەوە سەرتان نایەشتنم زیاتر كتابك بناي قصص الصالحين أبو عمار نوسيتي كبيدر محمود المصري استاذ داعية قوري لمصر تأليفاتي قال زور أخوائي قوري موفق بك سلسلة ذهبي هي لقصص القرآن هي سيرة بيغمبرية صلى الله عليه وسلم لو كتاب باصي قصك مالودك هذا فرمي إمام معلش كوري النار رضا ورحمة إخوائي ليبي صار كان فرمي لحزبهم خلق شي زور هذا بو حدس دل أدري خود آدم قلت خوايا دبي حەجی چەند کەسی قبول بێ چەندی قبول نەبێ ئەو فکری ئینسانە دەفەرمێ شەو ئەو پیا و ساڵحانیش دائیمەن خەونی چاک دەبن چونکە خەونی چاک مبەشیراتە بەشێکە خەونی ئینسانی ئیماندار بەشێکە جوزئێکە لە وحی پێغەمبەران عەلەیهیمو السەلام وەکو پێغەمبەر فەرمی لە ئاخری وحی نامی ئیلا مبەشیرات کە مبەشیرات چە ئینسان خەونی خۆش دەبینی بە ئیمانداران و بە مسلمانانەوە فەرمووی لە خەودا پێیان گوتم حەجی هەموو خەڵکی قبولە تەنها یەک پیاو نەبی خوا حەجەکەی لێ قبول نەکردیە و بە دەموچاوی دات وهو من أهل النار دەرێکی ئاستام زۆر عاجز بووم گوتم دەبی ئەو کەسە ئەمن بم لۆی خەونەکە ئەمن دیارە ئەمنم ئینسان لە خۆی دەترسێ برێ و نەرێ چەند ڕۆژ لە ناوم بەیتێ وەرە و دوعایان بکە و بگریە هاوار بکە خوایە ئەمن دەبی لۆ قبول نەبی دەرێ دوعام دەکرد خەونەکی خۆش بینم کەوا یعنی خوا لێم قبول بکە یان تێم بگەینی دەرێ شەوەش کە پێیان گوتم لە خەودا گوتیان یا مالک مەترسی ئەوە تونی ئەوە پیاوێکە بەناوی محەممەدی کوڕی هاڕون خەرچی خوراسانە ئەو کەسەیە خوای گەورە حەجی قبول نەکرێت دەرێک هەستامەوە درم خۆش بکە لە سەمن لاکات بەڵام هەر خۆشش نییە ئینسان دەی بزانین لۆ دەرێت چمە ناو بەیتێ گەڕام جەماعەتی ئیرانیەکان دیتەوە لێم پرسن گوتم کەسەیە لە ناوم گۆ بەناوی محەممەدی کوڕی هاڕون گوتیان بەرێ وتمەرێ پیاوەکی کووە دەرێت چەند کەس گوتیان زاهری لە ئیرانی بگەڕێ لە هەموو خوراسان لەوەی باشترمان نییە گوتمەوە هاتە حەجێ گوتیان کوڕە هەموو سارێ دێ ئەدی گوتم کا لە چی حەز دەکەم ببینم گوتیانەوە تێکەری خەڵکی نابی دائیمەن بەتەنیا لە بن دیوارەشی لەلایەشی هەر دەگریە و یعنی وشی برەی زۆر مەشغولە بە خۆی و بە عیبادەت گوتمەدی وەسفی چە گوتیان دەستی ڕاستی ئەلێ ڕالێبیتەوە دەرێ گەڕام وەختایەکی ئەو زەلامەم دیتەوە بەتەنیا لێ کون و قوربنەشی هەر دەگریە گوتم بەخوای پێچەوە بکەرێ گەیشت مەکنی سەلام لێ کرد گوتمە تو محەممەدی کوڕی هاڕوونی گوتی بەرێ گوتمە من مالکی کوڕی دینارم گوتی ئەو پیاوە عالم و زاهیدەکەی عێراق گوتم وەڵا عالم خوایە زاهیدشەوە ئەمن نیمە کە زاهید واتە دنیا بەکەم زان عومەری کوڕی عەبدولعەزیز بوو کە خەلیفە بوو ئەوجە فەقیر بوو پێشی خەلیفاتی زۆر دەورەمەند بوو کە بووە خەلیفە ئەوجە فەقیر بوو زامە بەستمەوە سەلەفی ساڵح و پیاو چاکان دەرێ گوتم وەڵاهی من ئیشەکەم پێدە گوت دەزانم خەونە دیتێ گوتم کو دەزانی تی بە خودای دەزانم خەون بەس خەونەکەم لۆ بژێڕەوە گوتم وەڵا خەونەکەەوە بخوا حەجی لێ قبول نەکردی گوتی زانی چه مالشی کوڕی دینار چل سارە دێمە حەجێ چل سارە 40 سەنە چل سارە دێمە حەجێ هەموو سارێک قەزا و قەدەر نەفەرێک پێ خەونم پێوە دەبینی کە حەجی من قبول نییە بەڵا ئەمن قەت مەئیوس نیمە لە ڕەحمەتی خوای جارێک گوتم باشە ئەتوو باشە چت کردیە خۆ خوای گەورە هەندە بە ڕەحمە قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم أخذت گوناح نییە خوا لێت خۆش پاشە حەج زۆر عیبادەتەشی گەورێت و گوتی کە ئەکە لێم گەورە بەخوای گوناحی من لە عارد و عاسمان لە هەموو شتێکی گەورەترە لەو بەلەغەت ذنوبک عنان السما یەکول حەدیث قودسیاتە گوناحت بگەنە پێچکانی ئاسمانێ پڕی عاردی بێ بەس شەریک بیان گوتی گوناحی من لە هەمووان گەورە گوتم وەڵڵاهی دەبی پێم برێ گوناحەکەت چییە گوتی وەڵڵاهی لۆت باسەکەم دەرێ گوتم دەبرێ گەرێ گوتی من کاتی خۆی پیاوەکی ئارەخۆر و مدمین بووم نوێژ نەکەرم و چەندی برێ خرابوو دەرێ ڕۆژێک هاتمە مارێ مەغریب بوو چ ڕۆژەکە آخر روجي شعبانه كسبين رمضان آخر روجي شعبانه كسبين رمضان درك هاتم خلق خوي آمال ذكر بعصي رمضان ذاك بس أمنا قام لخونية وكو استازور كسينا زي رمضان دشي رمضان درود العالمي أقدر ورمضان كأقاي لخونية مدمنة خوا بنام مدى يا ربي لو كسارة زاد فرمي داك تشبير ما أبو تندوري قرم كرد بو هاوي ردان أبو
کە ئەستورکەی بکە لەگە خێزانەشی تازە چەند مانگە هیناتم هیچ ئەولادمان نییە خێزانەکە ئامۆزان بوو دەرێ داچم گوتی کوڕم بەسە ئەتو لە مانجی ڕەمەزان مانجی تەوبە و گەڕانەوەیە ئەتو لۆ ناگەڕێ و لای خوای گەورە لۆ تۆبەی ناکەی ئەتو هەتاکێت تەمەن داکو بام زۆر ئەزیەت بەوەی دەخوا ئەولاد خراپبی کاتێک کە بینی ئەولادەکانی ڕوو لە خوایە خۆشترین شتەوێت کە ئەولادی خۆت بینی عیبادەتی خوای بکە شەوێ هەست تۆ تەماشای کوڕەکە شەو نوێژی دەکە دەگریێ هەموو دنیایەتەوە بەلا هەستی سعادێک و دووی شەوێ خەریکی فەیسبوک و مۆبایلە شێتە بیداکو بە ئەوەی کە تێبگە دەرێمش نەمکردە نامەردی ئەو داخم بووی دەناو تەندورەکەم ناستاندم زات تەماشا بکە لە شەوی ڕەمەزانێ داچی خۆت بە کوشتن بە سوتان ئەوجا چ گوناح لەوەی گەورەترە دەرێ کە کاتی خۆی ئەو قەباحەتم کرد وەختەشی نیوەی شێ بە خۆ داهاتم و مارەشی کشومات دەرێ گوتمە خێزانم ئۆلۆ کانی داکەم گوتی کوردی تو داکەت نەکوشتە یعنی تازە بە خۆ داهاتمەوە لەسەر خۆشی لۆی پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم ئارەق الخەبائیثە داچی هەموو گوناحەکان ئارەق و بێهۆشە خوا پەنامەم دەکە ئێستا بڕۆ لە سەجادەکان خەڵک پێوە جیرۆ دەبووە دەرێ کاتێک کە چوم تەمەشام ئەو پیرەدا کە واستایە وەشی ڕەژوو لێ هاتیە دەی لە حەیفەن ئەو دەستەی خۆم بڕی لەو ڕۆژەوە تۆبەم کرد گەڕام و لای خوای گەورە وەڵڵاهی چل سارە ئەمن هەموو سارێ ئەویشتم کردی هەموو سارە دێمە حەجێ بەڵام نائومێر نیمە لە ڕەحمەتی خوای ئیمامی مالیک دەفەرمی ئەمیش شەقەکەم لە دەمەچا دەگوتم بڕۆ قەت خوا لە تو خۆش نابی دەرێ کە ڕۆیشتم جێم لێ بوو زۆر هاواری دەکرد زۆر دەگو خوایە بە ڕەحمی خۆت ڕەحمم پێ بکەی ئەمن تەوبەم کەی دەگەڕام و لای تو پشێمانم لە هەموو گوناحەکان پێشی مردن مژدەک و خۆشەکەم بدەیە کە ئەتوو لێم خۆشەبی دەرێ کە ڕۆیشتم زۆر بەڕاستی قالم پێ تێکچوو بە گوناحەکەی جا دەرێ شەوێ بە خزمەت پێغەمبەری گەیشتم صلی الله علیه وسلم ئیمامی مالیک دەفەرمی ئەوە لەو کتابی بە منوعی باز دەکا قەسەس الصالحین دەفەرمێ وتی یا مالیک وتم بەرێ یا ڕەسوڵ دەفەرمی لا تقنطوا الناس من رحمة الله خەڵکی مەیوس مەکەن لە ڕەحمەتی خوا وتم یا ڕەسوڵ تێگەیشتم گوتم یا ڕەسوڵ زانیوە چ گوناحێکی کردیە داچی خۆی سوتاندیە بە شەوی ڕەمەزانێ بەو مانگە گەورەی کوشتن سوتاندن داک فەرمی قەی ناکرد تۆبەی کردیە خوای گەورە ڕۆژی قیامەتێ ڕەحم دێختە ناو سینەی داچی دەستی دەگری پێکەوە دەستنە ناو باشتی ئەو مژدەی بدێ دەرکە سبەینی هەستام و چووم لە دوو ڕاگوتم وەرە محەممەدی کوڕیان بەخوای پێغەمبەر صلی الله علیه وسلم سەلامی لێ کردی فەرمی خوا لە گوناحت خۆشە بی قیچەکەت دەستێنی لە جەهەنەم بەڵام داکت ڕەحمی خوا دێختە ناو دەری عەفو دەکە پێکەوە دەستنە ناو بەهەشتی خوای گەورە واللهی دەفەرمێ هەستا و سێ جار گوتی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله بەدەنگێکی ئەو هە گەورە کو بەردەچی لەناو تەشتە ئاوژ دەنجی بێەوە هات فەرمی لە هاوان بەر بە وەفاتی کرد یەکم لەو کەسان نوێژ نەستەوە پیاوێک کرد جا لێرەدا مەبەستم چێ برایانی بەڕێزم ئەو مانگە مانجی لێ خۆشبوونە مانجی ڕەحمەتە و مانجی تەوبەیە مهما كان گوناحمان زۆر بی تاوانمان زۆر بی والله حتى ئێمە تۆبە بکەین بگەڕن و لای خوای والذي نفسي بيده لو لم تذنبوا لذهب الله بكم ولجاء بقوم يذنبون فيستغفرون الله فيغفر لهم رواه مسلم سوێن بەو خودای ڕوحی مێمێ بەدەستە ئەگەر گوناحتان نەکرد بە خوا ئەنگۆی دەبردۆ لۆ قیامەتی خۆ نەک بە غەزەب یعنی بوا بەرەو بەهاش بە قەومەکی دەهینا گوناحیان بکرد بە داوای لە خۆشببوونیان بکرد بە لە خوای هەتا خوا لێیان خۆی خوا لۆ غەفارە لۆ غەفورە لۆ غافر و ذەنبە لۆی لە گوناحەکانمان خۆش بێ کەوا بوو ئێمە پێشی ئەوەی ڕەمەزاندا بێ ڕۆژی پێشتر غوستەچی تەوبەی بکەین دوورکە نوێی سەلات و تەوبەی بکەین کە سەلامان داوە داوای لێ خۆشببوون بکەین لە خوای گەورە خوای گەورە پشێمام لە هەموو گوناحەکانم شەرتی تەوبەش بە ئاخری قسەمەوە بی ئەگە گوناحەکە لە بینی خوت و خوای گەورە بی دەبی واز لە گوناحەکەی بینی نەگەڕێەوە سەرێ و ئەو گوناحی لەسەرش پشێمان بێت چکە چی ئیسفادەی نییە و ئەگە حەق الناس بی حەقی خەڵکی ڕەت کێ و یان گەردەنی خۆتیان پێ ئازاد بکەی دەرگای تەوبە و ڕەحمەتی خوای گەورە زۆر فراوانە داواکانی لە خوای گەورە ئینشاءالله موفقمان بکە خوای گەورە بمانگەین تەمانجە ڕەمەزان بە سەلامەتی و ئەو ڕەمەزانەمان بەنسیب بکە و ئەو ڕەمەزانەمان لێ قبول بکە ئینشاءالله لەو کەسانە بن کە جائزەی لێ خۆشبوون و ڕەحمەت و ئازاد بوون لە ئاگری جەهەنەم وەردەگرن ولو كسانة بن إن شاء الله كرمضان وروج رمضان شفاعت مع لوبكا ولو كسانة بن برحم إخوة إن شاء الله لباب الريان وباق ما مكلنا وباشت إخوة لو كسانة بن براسي بمعنى كلمة جيجنا ما انججن بي كشتك ما كرد بي لأخوائي قوري إن شاء الله اللهم بارك لنا في رجب وشعبان اللهم بلغنا رمضان اللهم بلغنا رمضان وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.